یەقینتان هەبێ هەر یەکێک لە ئێمە خوا لە ژیاندا لە کاتی دڵتەنجیدا نمونەیەکن نیشان دەدا بە شەرتێک چاوت نەبەست بێ بە شەرتێک چاوی خۆن نەنوقاندە و عینەکێکی ڕەشی تاریکت لە چاو نەکرد بێ بە دوو شت یەکەمیان بەس دەرگا داخراوەکە ببینی جاری وایە ئێمە بەسەوە دەرگا داخراوە دەبینین کاکە یەک تۆس ڕوو وەرچەرخێنە دەرگای تر زۆر کراوەتەوە چاوت چڵمەکەوە لەسەر دەرگای داخراوە ئەمە نەبوو شتێکی تر دووەمیان ئێمە هەر بەرزتر لە خۆمان دەڕوانین ژیانیش وایە تو حتا بەرزتر لە خۆت بڕوانی بەخواست شیفای دڵ و دەروونت نایە یەک تۆ سەر نزمکەوە خەڵک هەیە زۆر لە تۆ منکوبترە شیفای دڵ و دەروونت دێ خەمەکەت دەڕەوێتەوە تۆ دەوڵەمەندی تۆ هەژارنی تۆ کەسازنی تۆ بێدەرەکان نی یەقینتان هەبێ هەر یەکێک لە ئێمە خوا لە ژیاندا لە کاتی دڵتەنجیدا نمونەیەکن نیشان دەدا بە شەرتێک چاوت نەبەست بێ بە شەرتێک چاوی خۆن نەنوقاندە و عینەکێکی ڕەشی تاریکت لە چاو نەکرد بێ بە دوو شت یەکەمیان بەس دەرگا داخراوەکە ببینی جاری وایە ئێمە بەسەوە دەرگا داخراوە دەبینین کاکە یەک تۆس ڕوو وەرچەرخێنە دەرگای تر زۆر کراوەتەوە چاوت چڵمەکەوە لەسەر دەرگای داخراوە ئەمە نەبوو شتێکی تر دووەمیان ئێمە هەر بەرزتر لە خۆمان دەڕوانین ژیانیش وایە تو حتا بەرزتر لە خۆت بڕوانی بەخواست شیفای دڵ و دەروونت نایە یەک تۆ سەر نزمکەوە خەڵک هەیە زۆر لە تۆ منکوبترە شیفای دڵ و دەروونت دێ خەمەکەت دەڕەوێتەوە تۆ دەوڵەمەندی تۆ هەژارنی تۆ کەسازنی تۆ بێدەرەکان نی